کرێکاران، زەحمەتکێشان، خەڵکی تێکۆشەر و مافخوازی کوردستان 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵەیە. ڕۆژی هاتنە گۆڕەپانی خەباتی بە ئاشکرای ڕێکخراوێکەکە لە ماوەیەکی کورتی زەمەنیدا توانی ببێتە ڕێبەر و ڕێکخەری بەرەی چەپی بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان و پشت و پەنا و جێگای هیوا و هومێدی بەشی چەوساوە و زۆر لێکراوی کۆمەڵ و سەنگەری پسەوی بەرەنگاری و داکۆکیکردن لە بەرنامە و تەرح و داخوازی سۆسیالیستی و کۆمۆنیستیەکان لە ئاستی سەرتاسەری ئێراندا. کۆمەڵە ئەو ڕێکخراوەیەکە دروشمی بەرابەری و یەکسانی نێوان ژن و پیاوی لە ئاستێکی بەریندا لە کوردستان کۆمەڵایەتی کردەوە و ژنانی بە شێوەیەکی بە کۆمەڵ و ڕێکخراو هێنایە نێوڕێزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵەوە و بوو بە قەڵای داکۆکیکردن لە مافەڕەواکانیان. بەرهەمیەوە هەنگاوە بوێرانە و سنەت شکێنانەی کۆمەڵە لەمڕۆدا لە حوزور و پێشەنگایەتی ژنان و کچانی کوردستان لە ئاخێز و شۆڕشی ژینادا بەڕوونی دەبینین. وەرن با بە بەهێزکردنی ڕیزەکانی ئەم ڕێکخراوەیە شێرگیر، یەکسانی و بەرابەری خوازە دەستەبەربوونی ویست و داخوازیەکانی خەڵکی وەگیان هاتوو بە دەستزۆم و شۆسانەوەی نیزامی گەندەڵی سەرمایەداری و دوا ڕۆژی ڕووخانی ڕژیمی تا سەر ئێسقان کۆنەپەرست و دژی ئینسانی کۆماری ئیسلامی زەمانەت بکەین. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە.